الذين يقولون ربنا بەهۆی دەرکەوتنی لە شاشەی پەیام و باسکردنی خەونی ژیانی خێرخوازی خەونەکەی بۆ دێنێتە دی. محەممەدی تەمەن 13 ساڵ دانیشتووی سلێمانیە، هێشتا لە سەرەتاکانی ژیانیدایە، بەڵام هەموو ئاواتی ئەوە بوو گەشتێکی عومرە ئەنجام بدات. حەزەکەی چیت هەبێ ینی لە ماڵی دنیا حەزەکەی چیت هەبێ؟ وەڵا یەک ئاواتمێش بچم بۆ عومرە. لە بەرنامەی سیگەوهەری کەناڵی پەیام کە لە مانگی ڕەمەزان پەخشکرا وەکو بەهرەدارێک دەرکەوت کە 15 جزء قورئانی لەبەر کردووە. زۆر دڵم خۆشە، یعنی لە حەد بەدەر مەگە خوای گەورە خۆی بزانێت چەندە دڵم خۆشەکە بە ئاواتەکەم گەشتوم. زۆر سپاسی ئەو برا موسڵمانە شەکەم کە بۆی کردم بە هەدیە، سپاسی کەناڵی پەیامەکە، ئەم پەیام لێرە جوانانە، ئەم کامێرە جوانانە، نمونەتان زیابێ ئینشاڵڵا. وەڵا حەزەکەم ئەم ماڵە جوانی خوای گەورە ببینم کە یەکەم جار لەسەر دەستی پێغەمبەر ئیبراهیم وان دروست کراوە، ئەو بەردە جوانەی کە لە باش هاتووتە خوار و ماچی بکەم. ئیتر خۆش و لەزەتێکی تایبەتیە بچمە مزگەوتی مەدینە، مزگەوتەکانی پێغەمبەر کە تیا نوێژی کردووە و بڕۆمە سەر گۆڕی پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم سەلامی لێ بکەم. هەر حەزەکەم ئەوە بوو کە بچم بۆ لای ئەو بەردەڕەشە. بەڕاستی یعنی دڵم ئەوە نەخۆشە، یعنی کەم کەس لاوانێم هەستەیە بێ بۆی. دوای دەست پێشخەری ئەو خێرخوازە محەممەد و باوکی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بەڕێکەوتن بەرەو شاری مەدینە. باوکی محەممەد دەڵێت ساڵانێکە خەونی ئەوەیان هەیە زیارەتی ماڵی خوددا بکەن، بەڵام دۆخی داراییان بربەست بووە لە بەردەم بەدیهێنانی خەونەکەیان. نێتم هەبوو ئیشەڵا ئەگە خوا بیکا بە نەسیب بچمیتە، خوای گەورە ئەم دەرفەتەی ڕەخسان لەگەڵ محەممەد گیانە بچین، خوای گەورە پاداشتی و برا بە ڕێزش باتەوانێک کە ئەمرەکەی بۆ کرد بە هەدیە. هەر پێشەوەی کە بڵێن ئەم بەرنامە هەبێ وتم ئەگەر ئینشاءڵڵا قورئانەکە تەواو کرد و بڕوانامەکەت وەرگرت بەڵێن ئێم هەوڵی بۆ بەم ئیشەڵا کولفەیەکی بۆ کۆ بکەمەوانێ هەر حەزی لە ئەمرە بوو. تم ئەمرەکە ئیشەڵڵا هەر بۆ دابینەکەم ئیتر ئەگە خوا تەمەن باد. ئیتر خوای گەورە ئەو دەرفەتەی بۆ ڕەخسان لە مانگی ڕەمەزانە بوو بە نسیبیە و منیش پشتیوان بە خوای گەورە ئەبم بە هاوڕێی لەگەڵ یابم و جا محەممەد تەمان بەڵێن دەدەی جزەکانی تەواو قورئان لەبەر بکەیت؟ ئینشاڵڵا بە تەمام ساڵەمی لەبەرکەم ئینشاڵڵا. لە بەرنامەی سیگەوهەر لە مانگی ڕەمەزانە بەشداری کرد وەکو بەهرەدارێک. محەممەد دوای بەدیهێنانی ئاواتەکەی و ناردنی بۆ عومرە لەلایەن خێرخوازێکی هەولێرەوە لە ڕێگەی پەیامەوە بەڵێنی ئەوەیدا لە ماوەی ساڵێکدا هەموو قورئانی پیرۆز لەبەر بکات. ئەو دەڵێت هێندە تا مەزرۆی ئەو گەشتە بوو کە لە هەموو دوعاکانیدا داوای لە خوای گەورە کردووە ئەم شوێنە پیرۆزە بکات بە نسیبی. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.